بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان والنجم إذا هوى سوين بأستيرا كاتيك لشويني خوي دترازيتو بخيراي بردبيتو آوا دبيت ما ضل صاحبكم وما غوى هاوڵو هاوڕێی ئێوە محەممەد گومڕاو سەر لێشێوا و نەبووە لە ڕێگەی ڕاست و ڕەوان نەترازاوە وما ينطق عن الهوى قسە و گفتاریشی ئەوەی کە قورئانە لە ئارەزوبازی و هەوا و هەوەسەوە نییە إن هو إلا وحي يوحى ئەمەی کە ڕای دەگەیەنێت تەنها نیگا و وەحی خوداییە علمه شديد القوى جبرائیلی فریشتە خاوەنی هێز و توانایی زۆر قورئانی فێر کردووە ذو مرة فاستوى ئەو جبرائیلەی کە خاوەنی بیر و هۆشێکی زۆر بەهێز و دیمەنێکی جوان بوو اینجا لەسەر شێوە ڕاستەقینەکەی خۆی وەستا وهو بالأفق الأعلى ثم دنا فتدلى لكاتێکدا لە ئاسۆی هەرە بەرز و بڵندەوە سەری هەڵدا بوو ئاسۆی پڕ کرد بوو لەوە دوا تا دەهات نزیک دەبەوە و سەرنجام هاتە خوارەوە بۆ لای پێغەمبەر فكان قاب قوسين أو أدنى ئەوەندە لێی نزیک بۆەوە نێوانیان بەقەدەر دوو کەوان یا کەم تریش بوو فأوحى إلى عبده ما أوحى اینجا خدا لە ڕێگەی ئەوەوە نیگای کرد بۆ بەندەی خۆی ئای چ نیگایەک بوو ما كذب الفؤاد ما رأى ئەوسا ئەوەی کە بە چاوی سەری بینی لە ناخ و دەرونیەوە بڕوای پێی هەبوو ناخ و دەرونی ڕاستیەکانی بەدرۆ نەدەزانی أفتمارونه على ما يرى جا ئایا ڕاستە ئێوە مجادلەی لەگەڵدا دەکەن لەسەر شتێک کە ئەو دڵنیایە لە دیتنی ولقد رآه نزلة أخرى عند سدرة المنتهى سوێن بە خوددا بێگومان جارێکی تریش لە دابەزینێکی تردا جبرائیلی بینیوە کاتێک هاتووە بیبات بۆ شەوڕەوی لە کاتێکدا لە سدرەتی المنتەهادا بوو عندها جنة المأوى کە لەوێدا بەهەشتی مەئوا هەیە بەواتای لانە و جێگەی حەوانەوە إذ يغشى السدرة ما يغشى کاتێک ئەوەی سدرەی داپۆشی مەگەر هەر خوددا خۆی بزانێت چێن و چین و کاریان چییە ما زاغ البصر وما طغى جابینینی ئەو بەدیهێنراوانە لەو شەوەدا و نەبێت چاو بەست لە پێغەمبەر کرابێت و چاوی لێلادا بێت لقد رأى من آيات ربه الكبرى بێگومان پێغەمبەر لەو شەوەدا لە بەڵگە و نیشانە و معجزە گەورەکانی پەروەردگاری بینیوە بە چاوی سەری بە هەموو هەستی أفرأيتم اللات والعزى ومناة الثالثة الأخرى جا هەواڵم بدەنێ دەربارەی لات و عوزا دوودانە بتی ناشرین و ئێسک تاڵی دروستکراو بوو مەناتی سێ هەمیش ئەویش بتێکی ترە ئایا دەسەڵاتیان هەیە ألكم الذكر وله الأنثى ئایا ڕەوایە کوڕان بۆ خۆتان و کچان بۆ خوددا بە چاک بزانن خدای گەورە دەیەوێت بە عەقڵی چەوتیان ڕەخنەیان لێ بگرێت ئەجینا کوڕ و کچ هەردووک دروستکراوی خوددان و پێوەری ڕێز تەنها خوداناسی و پارێزکاریە تلك إذا قسمة ضيزى ئەگەر وا بێت ئەو کاتە ئەو دابەشکردن و بڕیارەتان زۆر دوورە لە دادپەروەریەوە و لە سنوور ترازانە إن هي إلا أسماء سميتموها أنتم وآباؤكم ما أنزل الله بها من سلطان إن يتبعون إلا الظن وما تهوى الأنفس ولقد جاءهم من ربهم الهدى
ئەم بتو پەیکەرانە تەنها شتێکە کە خۆتان و باو باپیرانتان ناوتان لێناون و هیچی تر نین. خدا بەڵگەیەکی نەناردووە لەسەر ڕەوابوونیان. سەیرە ئەوانە تەنها شوێنی گومان و ئارەزووی دەروونە نەخۆشەکانیان دەکەون لە کاتێکدا کە بەڕاستی لەلایەن پەروەردگاریانەوە هیدایەت و ڕێنموویان پێگەیشتووە. أم للإنسان ما تمنى نەخێر بۆ ئادەمیزاد نییە ئەوەی داوای دەکات چونکە ئاواتەکانی نایەتە دی لە دنیادا. فلله الآخرة والأولى کەواتە هەر خودایە خاوەنی دنیا و قیامەت ئەی بۆ هەوڵی بەدەستهێنانی ڕەزامەندی ئەو زاتە نادەن. وكم من ملك في السماوات لا تغني شفاعتهم شيئا إلا من بعد أن يأذن الله لمن يشاء ويرضى. زۆر فریشتەش لە ئاسمانەکاندا هەن کە تکا و پاڕانەوەیان ناکام و بێسوودە مەگەر خوددا مۆڵەت بدات بۆ هەر کەسێک کە شایستەیە و ڕازی بێت کە تکا بکات یا تکای بۆ بکرێت. إن الذين لا يؤمنون بالآخرة ليسمون الملائكة تسمية الأنثى. بێگومان ئەوانەی کە باوەڕ بە قیامەت و لێپرسینەوە ناهێنن ناوی ئافرەت دەنێن لا فریشتەکان لە حاڵێکدا فریشتەکان دروستکراوانێکی تایبەتن. وما لهم به من علم إن يتبعون إلا الظن وإن الظن لا يغني من الحق شيئا. ئەوانە لەو بارەیەوە هیچ جۆرە زانست و زانیاریەکیان نییە بەڵکو هەر شوێنی گومانی بێسەر و بن دەکەون لە کاتێکدا کە گومان بە هیچ شێوەیەک جێگەی حەق و ڕاستی ناگرێتەوە. فأعرض عمن تولى عن ذكرنا ولم يرد إلا الحياة الدنيا. گوێمە دەبۆ کەسێک کە یاخی بۆ لە یاد و بەرنامەی ئێمە مەبەستیشی نەبووە تەنها ژیانی دنیا نەبێت. ذلك مبلغهم من العلم إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بمن اهتدى. ئەوانە هەر ئەوەندەی لێدەزان و عەقڵیان هەر ئەوەندە دەبڕێت بەڕاستی هەر پەروەردگاری تۆیە کە چاک دەزانێت چێ لە ڕێبازەکەی لایداوە و گومڕایە چێش ڕێبازی ئیمان و هیدایەتی گرتۆتە بەر و شایستەی ڕێزە. ولله ما في السماوات وما في الأرض ليجزي الذين أساءوا بما عملوا ويجزي الذين أحسنوا بالحسنى. هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر خوددا خاوەنیانە تاقیتان دەکاتەوە بۆ ئەوەی تۆڵە بسێنێت لەوانەی کە خراپەیان کردووە بە گوێرەی کردەوەکانیان پاداشتی ئەوانەشی کە چاکەیان کردووە بە چاکترین شێوە بداتەوە. الذين يجتنبون كبائر الإثم والفواحش إلا اللمم إن ربك واسع المغفرة هو أعلم بكم إذ أنشأكم من الأرض وإذ أنتم أجنة في بطون أمهاتكم فلا تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى. ئەوانەی کە خۆیان دەپارێزن لە گوناه و تاوانە گەورەکان لە گفتار و کرداری بەد جگەل لە وردە گوناهان بەڕاستی پەروەردگاری تۆ ئەی پێغەمبەر ئەی ئیماندار چاوپۆشی زۆر فراوانە چاک دەتان ناسێت لە کاتێکدا ئێوەی لە زەویدا بەرپا کردووە لەو کاتەشدا ئێوە کۆرپەلەی بچووک بوون لە سکی دایکتاندا ئاگای لێتان بوو کەواتە خۆتان بە چاک مەزان و خۆتان بە پاڵفتە دامەنێن هەر خوددا خۆی دەزانێت چێ تەقوای هەیە و پارێزکارە. أفرأيت الذي تولى وأعطى قليلا وأكدى أعنده علم الغيب فهو يرى. جا هەواڵم بدەرێ ئایا ئەوەی پشتی لە باوەڕ هەڵکرد کەمێکیشی بەخشی و خێرا دەستی گرتەوە
ئایا ئەو جۆرە کەسانە زانستی و نهێنی دەزانن و ئاگاداری شاراوەکان و دەیبینن؟ أم لم ينبأ بما في صحف موسى ئایا ئاگادار نەکرابوو بەوەی لە پەڕاوەکانی موسادا بوو؟ وإبراهيم الذي وفى یا ئەو ئیبراهیمەی کە هەموو پەیمانەکانی بەجێهێنا بە تەواوی؟ ألا تزر وازرة وزر أخرى لەو پەڕا و کتێبە پیرۆزانەدا هاتووە کە هیچ گوناهبارێک گوناهی تاوانبارێکی تر هەڵناگرێت. وأن ليس للإنسان إلا ما سعى بەڕاستی ئادەمیزاد خاوەنی هیچ شتێک نییە تەنها ئەوە نەبێت کە خۆی کردوویەتی. وأن سعيه سوف يرى بێگومان هەوڵ و کۆشەکەی دەبینرێتەوە لە قیامەتدا. ثم يجزاه الجزاء الأوفى پاشان پاداش دەدرێتەوە بە تێر و تەسەلی. وأن إلى ربك المنتهى بەڕاستی و دڵنیاییەوە دەڵێین کە کۆتایی ئەم ڕێگوزەرە لە لای پەروەردگارتەوە سەر هەڵدەدات. وأنه هو أضحك وأبكى بێگومان هەرە و زاتەش دیاردەی پێکەنین و گریانی لە ئادەمیزادا بەدیهێناوە. وأنه هو أمات وأحيا هەروەها هەر خۆی دیاردەی مردن و ژیانی دروست کردووە. وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى هەرەوزاتەش دوو جۆری دروست کردووە کە نێر و مێیە لە نوتفەیەک لە خاڵێکی زۆر بچووک ئەویش ئەگەر ویستی خودای لەسەر بێت کاتێک لە جێی خۆیدا دادەندرێت. وأن عليه النشأة الأخرى بێگومان لەسەر خوداشە دروستکردنەوەکەی تریش. وأنه هو أغنى وأقنى دەوڵەمەندی و ئەوەی پێویست بێت دەیبەخشێت. وأنه هو رب الشعرى هەر خوداش پەروەردگاری شیعرایە ئەستێرەیەکە هەندێک لە عەرەبەکان پەرستویانە قەبارەکەی دە ئەوەندەی خۆرە 1 ملیۆن ئەوەندەی نێوان زەوی و خۆر لێمانەوە دوورە. وأنه أهلك عادا الأولى وثمود فما أبقى هەرەوزاتەش قەومی عادی یەکەمی لەناو برد ثەمودیشی لەناو برد و هیچی نەهێشتن. وقوم نوح من قبل إنهم كانوا هم أظلم وأطغى زوتریش قومی نوحی لەناو برد کە بێگومان ئەوانیش ستەمکارتر و سەرکەشتر بوون. والمؤتفكة أهوى هەرەوزاتە تاوان باران و شەڕواڵ پیسانیشی ژێرە و ژوور کرد. فغشاها ما غشا اینجا ئەو دێهاتانەی داپۆشی ئەوەی کە دایپۆشی بە بەردباران. فبأي آلاء ربك تتمارى جاییتر ئەی بێ ئیمان تۆ لە کام یەک لە ناز و نیعمەتەکانی خوددا دوو دڵیت. هذا نذير من النذر الأولى ئەم پێغەمبەرەش هۆشیارکەرەوەیەکە لە هۆشیارکەرەوەکانی پێشوو. أزفت الآزفة ئەوە چاک بزانن قیامەت و لێپرسینەوە نزیک بووەتەوە نزیکە بەنسبەت هەر ئادەمیزادێکەوە هەر کەم مرد ئەوە قیامەت لەو بەرپا بووە. قیامەتی گەورەش کاتێک بەرپا دەبێت هەمووان وا هەز دەکەن کە چەند سەعات لەوە پێش دنیا بوو وا ئێستاش قیامەتە. ليس لها من دون الله كاشفة کەسیش ناتوانێت ئەو ڕۆژە دەربخات و بەرپای بکات جگەل لە خودای بەدەسەڵات و باڵا دەست. أفمن هذا الحديث تعجبون وتضحكون ولا تبكون جا ئایا ئێوە لەم قسەیە کە قورئانە سەرسام دەبن پێدەکەن و گریانتان نایەت بۆ ئەو چارە نووسەڕەشەی کە چاوەڕێتانە؟ وأنتم سامدون ئێوە بەردەوام سەرگەرمی ڕابواردن و بێهۆشن. فاسجدوا لله واعبدوا دەی کەواتە بێدار بنەوە و داچڵەچێن کەواتە سۆژدە بۆ خودای بەدی